بە دوژمنانی گەلی کورد ئەڵێن ئەوانەی کە دژایەتی ئەم گەلە ستەم لێکراوە دەکەن، بە تایبەتی ئەوانەی کە عەرەبن، پێیان دەڵێن الحەمدولله دینی ئیسلام دینی ئەڵڵایە، دینی ئێوە نییە، دینی خوایە، دینی بەدیهێنەری ئاسمان و زەویە، نەک ئێوە. خوای گەورە و میهرەبان فەرمان دەکات بە یەکێک لە 5 پێغەمبەرە گەورەکە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ کە نوحە، دەفەرمێت وەقول ڕەبی ئەنزلنی منزەلەن مبارەکەن. ئەی نوح، کاتێکە تۆفانەکە هات بڵێ فەرمانی پێکە خوای گەورە، فەرمانی پێکە بڵێ خوایە گیان لە شوێنێکی پیرۆز و مبارەکە کەشتێکەم بنیشێتەوە، لەنگەر بگرێ، کەشتێکەم بوەستێ. خوا فێری دەکات لە شوێنێکی مبارەکە داوا بکات لە شوێنێ مبارەک، شوێنێ پیرۆز، کەشتێکەی بوەستێت. بەڵێ خوای گەورە دەفەرمێ وەستەوەت عەلە الجودی، کەشتێکە لەسەر کێوی جوودی کە کێوێکی شاخێکی کوردیە. لەو هەموو شاخەدا لە هەموو دنیادا لە هەزارەها شاخی عەرەبدا خوای گەورە ئەو کەشتەی نەنیشاند، ئەو کەشتەی نەوەستاند. لەو ئاوا چۆن دەڵێ لە سەروی شاخەکانەوە بووە، زۆر بەرز بووە، بەڵام لە کێوی جوودی خوای گەورە و میهرەبان ئەو کەشتەی جێگیر کرد. ئەگەر قورئان عەرەب بیهێنایە، ئەگەر دینی عەرەب وایە، باسی شاخێک لە شاخەکانی خوانی دەکرد، نەیدەوت لەسەر کێوی جوودی کەشتێکەی نوح جێگیر بووە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. کەواتە دینی خوا دینی ئەڵڵایە. خوای گەورە باسی شاخێکی پیرۆزی کردووە لە کوردستان بە کوێرایی چاوی ئەوانەی کە ڕقیان لەم گەلەستەم لێکراوەیە. بۆیە دینی خوا دینی ئەڵڵایە، دینی عەرەب و هیچ کەسێکی تر نییە. الحەمدولله ئێمە شانازی بەو دیونەوە دەکەین، چونکە خوای گەورە دەفەرمێ لیەکونە للعالەمینە نەذیرا. قورئان دابەزیوە بۆ هەموو عالەم ئینزاریان کە، نەک بۆ عەرەب، هەموو عالەم. کەواتە بە نەسی قورئان، بە دەقی قورئان باسی پیرۆزی شاخێک لە شاخەکانی کوردستان کراوە. کەواتە ئێوە بەڕاستی هەڵگری ئەو دینەی خوانین ئەوانەی کە زوڵم دەکەن. و پێشتان ناخۆشە خوای گەورە باسی کێوی جوودی کردووە، بەڵام کوێرایی چاوی ئەو کەسانی کە پێیان ناخۆش و ڕقیان لە میلەتی. یەک ئاەتێک لە قورئاندا نییە، یەک فەرموودەیەکی پێغەمبەری خوا نییە صلی الله علیه وسلم، فەرموودەی صحیح ڕاست کە مەدحی عەرەبی کردبێت، نییە. لەم سەر بۆ سەر بگەڕێ. تەنها حەدیثێکە ئەڵێ وەیل للعەرەب من شەڕ قد اقترب، باسی دەجالەکە ئەفەرمیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەیل بۆ عەرەب بێ لەو شەڕەی کە نزیک بۆتەوە، شەڕی یەئجوج و مەئجوج، وەیلیان بۆ بوێ، وەیل بۆ عەرەب. تەنها ئەم حەدیثە هاتۆ کە وەیل بۆ عەرەب بێ، واتە لە ناو بچن، نەک مەدحیان بکە. کەواتە هیچ ئاەتێک، هیچ حەدیثێک نەهاتووە باسی فەزلی عەرەب بکات بەسەر غەیری عەرەبدا، مەدحی عەرەب بکات. هەتا ئێستا نەمان بینیوە. لە حەدیثێکی صحیحدا هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەلا لا فضل لعربي على عجمي ولا لعجمي على عربي إلا بالتقوى. ئاگادار بن، هیچ عەرەبێک ئەوەی کە زمانی عەرەبی هەیە فەزلی نییە بەسەر غەیری عەرەبە، بەڕێزتر نییە لە غەیری عەرەب. هیچ عەرەبێک بەڕێزتر نییە لە کەسێک کە عەرەب نەبێت، و هیچ کەسێکش کە عەرەب نەبێ بەڕێزتر نییە لە کەسێک کە عەرەب بێ ئیلا بتەقوا. تەنها شتێک کە لای خوا دەیخوا ئەوەیە کێ تەقوای هەیە و کێ زیاتر لە خوا ئەترسێ. ئیتر هەر زمانی کە بێ ئەوە گرنگ نییە. کەواتە هیچ کەسێکی عەرەب پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی دەفەرمێ عەرەبێک فەزلی بەسەر غەیری عەرەبەکانی ئیلا مەگە تەقواکەی زیاتر بێ، و کەسێکیش عەرەب نەبێ و تەقوای هەبێ بەسەر فەزلی هەیە بەسەر کەسێکا کە عەرەب بێ و تەقوای نەبێت. ئەمە دینی خوایە. دینی خوا دینی عەرەب و هیچ کەسێتر نییە، دینی ئەڵڵایە. کەواتە باش باش لەوە تێ بگەین.
تەماشا دەکەی خوای گەورە و میهرەبان ئەو سونەتەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم پاراستووە بە غەیری عەرەب. زۆربەی زانایانی حەدیث هیچیان عەرەب نین، نە بوخاری عەرەبە، نە موسلیم عەرەبە، نە ئەبوو داود عەرەبە، هەتا ئەوەکان تر هەمووی دەڕوات. سەتەها زانای گەورە هەیە کە کتابی حەدیثیان داناوە لەسەری هەمویان و بوخاری و موسلیم هیچیان عەرەب نین. خوای گەورە فرمودەکانی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم زیاتر بە غەیری عەرەب پاراستەوە، کەواتە دینی ئیسلام دینی گشتیە، دینی کەسێک نییە و موڵکی کەسێک نییە، چونکە لەناو ئادەمی زادەکان دەڵێن، بەڵکو دینی ئەڵڵایە. کەواتە هیچ کەسێک فەزڵی نییە بەسەر هیچ کەسێکە ئیلا بە تەقوا نەبێ. جا هەر کەسێک لەوان بڵێ ئێمە فەزڵمان هەیە بەسەری غێری خۆمانە لە عەرەبەکان و غێری ئەوان، بێگومان دەڵێن ڕاستت نەکرد، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پێچەوانەی تۆ دەڵێت. بەوانە دەڵێن کە ڕقیان لەم گەلەیە، لەم میلەتی کوردەیە، پێیان دەڵێن هەر زمانێکیان هەیە، هەم وڵاتە زلهێزەکان و هەم دەوروبەریشمان کە هەمووی دوژمنە، چاویان بە خۆشی و شادی ئێمە هەڵایە، پێیان دەڵێن ئێوە بە ناوی دینەوە، بە ناوی مەزهەبەوە، بە ناوی نازانم چیەوە زڵم لە ئێمە دەکەن، دەمان کوژن. ئیسلام شتێکە و ئێوە شتێکی ترن. ئیسلام لە دۆڵێکە، ئێوەش لە دۆڵێکی ترن. ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام ئاشتی پێخۆشە. خوای گەورە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وئین جەنحوا للسلم فاجنح لها، ئەگەر کافرەکان داوای ئاشتیان کرد تۆش ئاشتی بکە. ئیسلام دینی ئاشتیە، ئاشتی لە ئێمە دەوێ، لە ئێمەی هەڵگری ئەم دینە، بەڵام دژمنانی ئەم گەلە شەڕیان دەوێ، کەواتە ئەوان لە ئیسلام تێنەگەیشتونە، ئەوان مخالەفەی ئیسلام دەکەن، با بە ناوی ئیسلامەوە بیکەن، درۆ دەکەن، بەکرێک گیراون زۆربەیان، بەکرێک گیراون زۆربەیان، ئەڵقەلەگوێی وڵاتە ئەجنەبیەکان و وڵاتە زلهێزەکانن. خوای گەورە لە ناویان بەری ئەوانەی کە زڵم لە هەر میلەتێک دەکەن، بە تایبەتی میلەتی گەلی کورد. ئیسلام قبوڵی نەکردووە زڵم لە ئاژەڵێک بکرێ، چ جای مرۆڤێک. ئیسلام قەدەغەی کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێککە جێشێکی دەنار، سپایەکی دەنار، دەیفەرموو ژن نەکوژن، ئەمان ژن نەکوژن، دەیفەرموو مناڵ مەکوژن، ئەمان مناڵە کوژن، دەیفەرموو پیرەمێرد و ئەختیار مەکوژن، پیرەژن مەکوژن، ئەمان دەیکوژن. کەواتە ئیسلام شتێک ئەومان شتێکی ترن، نەفام و نەزانن بە ئیسلام. ئیسلام بەکار دەهێنن بە فەرمانی وڵاتە زلهێزەکان تەنها بۆ ناشرینکردنی ئیسلام، بەڵام خوای گەورە تۆڵەیان لێ دەکاتەوە هەم لە دنیا و هەم لە قیامەتیش. چونکە بەڕاستی ئەگەر ئێوە حەسوود نەبن، ئەگەر لە ئیسلام تێبگەن، ئێوە دژایەتی ئەوە ناکەن کە ئێمە دەوڵەتێکمان نەبێ و سەربەخۆ بین، بەڵام بەڵگەی لەسەرەوەی کە ئێوە نەفام و نەزانن بە ئیسلام و هەڵگری ئەو ئیسلامە پیرۆزەرین کە خوای گەورە ناردیوێتی، تەنها کەسانێکی دەمارگیرن و هیچی تر. بەڵام ڕۆژێک دێت ڕۆژی مەحکەمەی خوایە، ئالەوێ زاڵم و مەزلوم هەمووی کۆ دەبێتەوە، هەموو کەسێک باجی تاوانەکانی خۆی دەدا لای خوای گەورە. ئەوە نایخوا عەرەبی یا غەیری عەرەبی، کێ زاڵم بێت تۆڵەی خۆی وەردەگرێت، کێش مەزلوم بێ حەق و مافی خۆی وەردەگرێت. یا ڕەبی خوایە تۆڵە لە زاڵمەکان بکەیتەوە، یا ڕەبی خوایە ئەوەی زڵمان لێ ئەکەن خوایە بە گەورەی خۆت لە لاویان بەری، یا ڕەبی خوایە تۆڵەیان لێ بکەیتەوە، یا ڕەبی خوایە زەلیلیان بکەی، ئەوانەی ژن و مناڵ و خەڵکی بێتاوان دەکوژن، خوایە تۆڵەیان لێ بکەیتەوە. ئامین ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. زمانی عربی زمانی قواعد، زمانی ئەو زمانەی کە قورئانی پیرۆزی پێدا بەزیوە و حەدیثەکانی پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم قواعدە، جڵفە نییە، عامی نییە. الحمد لله قواعد قورئان و سنەت. بۆیە بەوانە دەڵێن کە عەرەبەکان و بە مولحیدەکانیش دەڵێن زمانی قواعدی عەرەبی مڵکی عەرەب نییە، وحی خوایە. خوای گەورە چۆن بە پێغەمبەری خوا فەرمووە صلی الله علیه وسلم ئاوا بڵێ ئاوا بڵێ، ئاوها کەسێک لە کەسەکانی فێر کردووە قەواعیدی عەرەبی دەربڕێت. یەکەم کەسێک کە زمانی عەرەبی قسەی کردووە مرۆڤ کێ بووە؟
لحديثك صحيح جامع صغيرة توخو شويستي خواه فرمي صلى الله عليه وسلم أول من فتق لسانه بالعربية المبينة إسماعيل. يكم كسك كبزماني قواعدي عربي قسي كردوا بيشت جلفها بوا بلام قواعد زماني قرآن وحديث. يكم كسك دري بالروا بوحي خوا بفرماني خوا إسماعيل بيغمر بسلام خوا رسول كوري إبراهيم تمنشي 14 سال بو خواي گەورە فێری ئەوەی کرد کە زمانی عەرەبی قەواعیدی دەربڕێ چونکە ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ گومانی تیادا نییە سەتاسەد نە ئیبراهیم نە ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ عەرەب نەبوونە سەتاسەد لەوە تاکید بە چونکە لە حەدیسەکەی بوخاریدا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسماعیل لە جورهومەکان فێری عەرەبی بوو کاتە عەرەبی نەزانیوە عەرەب نەبووە خلاف هەیە ئایا کورد بووە یا غەیری کورد بووە بەڵام سەتاسەد عەرەب نەبووە ئەگەر کورد بوو بێ ئیسماعیل و ئیبراهیم سەلامی خوایان لەسەر بێ لەسەر ئەوەی کە لە زۆرێک لە مێژوەکان باسی دەکەن کە ئەوە سەتاسەدمان عەرەب نین ئەگەر کورد بوو بێتن کەواتە یەکەم کەسێک کە زمانی عەرەبی قەواعیدی قسەی کردووە کەسێکی پێغەمبەرێکی کورد بووە لەسەر ئەو ڕێی کە کورد بوونە سەلامی خوایان لەسەر بێ کەواتە ئەگەر ئیسماعیل و ئیبراهیم کورد بوو بێتن سەلامی خوایان لەسەر بێ کەواتە بە عەرەبەکان دەڵێن پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانی ئێمە ئێوەیان فێری قەواعیدی عەرەبی کرد ئەمە دەمارگیری نییە بۆ کوردایەتی بۆ هەشتێتر ئەمە ڕاستیە ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێت یەکەم کەسێکە بە زمانی قەواعیدی قسەی کردووە جا ئەگەر کورد بێ کەواتە ئێمە فێری قەواعیدمان کردن پێغەمبەرەکەی ئێمە فێری کردن سەلامی خوای لەسەر بێ ئەمە خاڵێک ولسر أو الرأي كدلي إبراهيم وإسماعيل كرد بونا سلامي خواهي نسبه قماني تانية باپیرە و ئەجدادی پێغەمبەری خوای ساسم هەر کورد بووە لەسەر ئەو ڕەئیە چونکە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەنەوەی ئیبراهیم و ئەوانە ئەڕواتە سەر ئەوان ئەگەر ئەوان کورد ببێتن ئەسڵی پێغەمبەری خوای ساسم لە بنەماڵەکەی کە ئەڕواتە سەر کورد کەواتە ئێمە دەڵێن ئیسلام دینی کورد و عەرەب نیە دینێکی عالەمە و هەموو کەسێکە بەڵام بە ئەم شتانە دڵیان ئەوان ژان دەکات پێی تێکەچن کەواتە بزانین یەکەم کەسێ بە زمانی کورد عەرەبی قەواعیدی قسەی کردووە کەسێکی غەیری عەرەب بووە کە ئیسماعیلە سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئەوەشدا قەواعیدێکە بە فەرمانی خوا بووە کەواتە تۆ وانەزانی قەواعید موڵکی عەرەبە نەخێر فەرمانی خوایە و وەحی خوایە خوای گەورە دەفەرمێ ئەی خەڵکینە ئێمە لە نێر و مێیەک دروست کردووە وەجەعەلناکم شوعوبا وەقەبائیل ئێوەمان بە چەند گەل و چەند هۆز و عەشیرەتێک داناوە چەندەها گەلن ئەوە گەلی عەرەبە ئەوە کوردە ئەوە غەیری فارسە ئەوە تورکە هەر کەسێکە خوای گەورە دەفەرمێ وەجەعەلناکم شوعوبا وەقەبائیل لیتەعارەفوا ئێوەمان داناوە بە چەندەها گەل و عەشیرەت و بنەماڵە بۆ ئەوەی یەکتری بناسن نەک بۆ ئەوەی یەکتری بکوژن نەک بۆ ئەوەی زوڵم لە یەکتری بکەن لای خوای گەورە نایخوا تۆ چی زمانێکتەیە ئەبوو لەهەب ئەبوو تالیب لە ئاگری دۆزەخە عەرەبن مامی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم بەڵام سوهەیبی ڕۆمی و سەلمانی فارسی لە بەهەشتان کە عەرەبیش نین ئیسلام دینی خوایە ئاینی خوایە خوای گەورەش ئەم زمانی داناوە کورد هەر زوڵمی لێ کراوە بەڵام یەکەم کەسێک کە زوڵمی لە کورد کردووە پێش هەموو کەسێ وڵاتە سرهێزەکانە ئەمجا عەرەبەکان و بەکرێک گیراوەکانە چونکە ئەوان نایڵن بە ئێمە بە هیچ ببین ئەگەر بیانویستایە کوردیان نەکرە چوار پارچەوە ئەوان دژمنی ئێمەن و خۆشەویستی ئێمە نین بۆ مەسلەحەت بەکارمان دێنن ئیشیان پێمان بێ بەکارمان دێنن دەمان کوژن لە جیاتی ئەوەی سەربازێکی خۆی بە کوشت بدات تۆ بە کوشتەدا ئیشیش پێت نەماڵێ بڕۆ ئیشم پێت نەماتەوە ئەوە وڵاتە جەلهێزەکانە ئێمە وانەزانین تەنها عەرەب زوڵمان لێکە ڕاستەکەی ئەنفالیان کردین چین مابارانیان کردی ئێستامان دەمان کوژن بەڵام پێش ئەوان وڵاتە جەلهێزەکانە گوڵەپە سەوزەکەیان بۆ هەڵەکات کاتێککە کەرکووک و ئەو شوێنەمان لەدەستدا ئەمریکا بڵێ چی باشە عێراق هجومی نەکردووە تەنها جوڵەی سەربازی کردووە جوڵەی سەربازی سەیری ئەم عەقڵێتەکە سەیری ئەم ڕابواردنەکە ئەو هێرشی نەکردووە تەنها جوڵەی سەربازی کردووە
بۆیە دوژمنەکانی خۆمان بناسین. دوژمنمان زۆرە. ئینشاءالله ڕۆژێک دێت مەحکەمەیەکی عادل و دادپەروەرە هەیە لە ڕۆژی قیامەتە. وڵاتە زلهێزەکان و دوژمنانی ئەم گەلەش هەمویان دەدرێن بە دادگایەکی عەدالەت، هەمویان باجی تاوان و زڵمەکانیان ئەدەن، چونکە لای خوا هیچ شتێک نایخوا ئیلا تەقوا نەبێت. زڵم و ستەم هەر کەسێک بیکا بۆ ناو جەهەنەمە. کەواتە ئینشاءالله ئێمە دڵخۆشین، دژایەتیمان دەکەن بەخوا ئەوە پەیوەندی بە ئیسلامەوە نییە. ئیسلام بەریە لەوان. دژایەتی جلوبەرگمان دەکەن، دژایەتی ماف و حەقمان دەکەن، دژایەتی ئاڵاکەمان دەکەن، دژایەتی هەموو ڕێز و کەرامەتێکمان دەکەن. بەڵام بە حەدیثێک کۆتایی پێدێنم، حەدیثێکی صحیح هەیە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان جلی کوردی لەبەر کردووە. ئەم جلە نەبووە، چونکە ئەم جلە تازە پەیا بووە، چەند ساڵێکە پەیا بووە، 100 ساڵێک باوەڕ ناکەم بێ پەیا بووێ، زیاتر کەمتر. بەڵام جلی کوردی هەبووە. پێغەمبەری خوا فەرمیێ ساسم ئەم جلە لادن لە نوێژان مەشغوڵم دەکات جلە کوردیەکەم بۆ بێنن. تعەسوبی نەبووە، دەمارگیری نەبووە بۆ عەرەب. ئەوە خۆشەویستی خوایە صلی الله علیه وسلم. بەڵام ئەمان ڕقیان لە جلەکانیشمانە، چونکە شوێنکەوتوی خۆشەویستی خوانین صلی الله علیه وسلم، شوێنکەوتوی هەوا و ئارەزوو و دەمارگیری خۆیانن. ئەگەر لە ئیسلام تێبگەن ئەبێ پێیان خۆش بێ ئێوانیش چۆن مافیانەیە و دەوڵەتیانە ئێمەش ماف و دەوڵەتمانە بێ. بەڵام لە ئیسلام تێنەگەشتوونە. بەڵام ڕۆژێک دێت مێرولەیەک، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، زڵمی لە مێرولەیەک کردی بێ خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە. بۆیە دەتانەوێ هەر ئاوا بەسەرتان و بڕوات، بێگومان ڕۆژێک دێت تۆڵەی خوا وەردەگرن بە ئیزنی خوا. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدأي بتايبتي أو نداوي دعاء خير عن كدوة. يا ربي خوايا ولا تزله زكانو تلقاو خور القلق كان يعني خوايا الرسواي دنيا وقيامة يعني. يا ربي خوايا وي ظلم لم ملته وهر ملتي وقلقي ترأكا خوايا جان بشتي بشكيني، خوايا جان طولي لي بكيتوا لدنيا دا رسواي بكي. يا ربي خوايا للشر بلاي ولا كان مان باريزي، خوايا جان لم ظلم مستميك لمان أكري، خوايا جان مان باريزي، خوايا لوتي دجمنا كان من بشكيني يا رب العالمين. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. برا كانوا لبروي زور سارد وبفر باريه نيجي عصريش أكين إن شاء الله، چونك هيش حديث يك نهاتوا بلي لروجي جمعة جمع ناكريه تنهار علماء حديث نية بوي إن شاء الله نيجي عصريش أكين برو بفر باريه.